خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی کورسات مەگەزین ئەچینە لای تەوەرێکمان. ژیانی منداڵان دنیایەکی جیاوازترە، هەمیشە ئەتوانین بڵێن لەوەی کە بە وشەی سادەتر ئەتوانن ئەو کتێبانەی کە هەیە ئەو ئەفسانە فۆلکلۆری جوانانەی کە لەنێو کوردەواریدا هەیە بتوانن کە بۆ منداڵان بنووسرێنەوە تاکو ئەوان بتوانن بە ئاسانتری لێی تێبگەن. بۆیە هەمیشە گرنگە لەوەی کە منداڵانیش بتوانن چۆن ئەفسانە جوانەکان هەیە لەنێو کوردیدا ئەوانیش بتوانن بە زمانەکەی خۆیان لێی تێبگەن. هەر بۆیە نووسەرێک پێام ئیبراهیم چیرۆک و داستانە کوردەکان دووبارە بۆ منداڵان و بۆ لاوان دەنووسێتەوانێ بە زمانە سادەکەی و هەروە لە فستیڤاڵێکیشدا خەڵاتی یەکەم بەدەست دەهێنێت. هەبوو ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانداریمان کردووە بۆەوەی کە باس لە دوایین کاری بکات بە ناوی شاعیرانی کلاسیکی کوردە بۆ منداڵان و هەروە باس لە فستیڤاڵەکەش بکات و باس لە کاری نووسینیشی بکات. خاتو پێیان سڵاو لێبێت بەخێر سەرچاومان. زۆر سپاس سڵاو لە ئێوە ئێوارەی بینەران و بیسەرانتان باش و دەستان خۆش. زۆر سپاس. با سەرەتا لە دوایین کارتەوە دەست پێ بکەین بۆ منداڵان بۆ لاوان بووە. دوایین کارم ئەوە کتێبی شاعیرانی کلاسیکی کوردە کە ئێستا ئامادەیە. هەڵبەتە ئەمە زنجیرەی پێشووی 21 تیشکی خۆری کوردستان بوو کە مێژووی سەرکردەکانی هەر چوار پارچەی کوردستان بوو بۆ مناڵان. پێم وابێت کە یەکەمی کاری بوو کە لە مێژووی بۆ مناڵان بکرێ. بیرم لەوە کردەوە کە ئەمە بکرێتە زنجیرە و سەرجەم با بڵین ئەو بابەتانەی کە گرنگە بۆ مناڵانی پێ ئاشنا بکەین لە ڕێی چیرۆکەوە. زنجیرەی دووەمم کتێبی دووەمم شاعیرانی کلاسیکی کورد بوو کە ئەوی شاعیرانی هەر چوار پارچەی کوردستانە. هەڵبەتە 21 شاعیرە من بیرۆکەی 21ەکەم لە 21 تیشکی ئاڵای کوردستانەوە هێناوە و بەردەوام ئەبم بە چەندین زنجیرە هەتاوەکو با بڵین هەموو ئەو هونەرمەندان و ڕۆشنبیران و ئەو لادیەکانی کوردستان و ئەمەوێت کە زنجیرەکە بە 21 بەردەوامە بێت. بەڵێ بە 21 بەردەوام. باسێک لە ئەفسانە و چیرۆکە کوردەکان بکەین بەڕێزت نووسینەوەیکیان بۆکەیت و وەرگێڕانێکی بۆکەی بۆ سەر زمانی منداڵان کە منداڵان بە زمانێکی سادە لی تێبگەن. گرنگی ئەفسانە و چیرۆکە کوردەکان چیە بۆ مناڵان؟ ئێمە وەکو میلەتی کورد خاوەنی گەنجینەیەکی زۆر زێڕینین لە ئەفسانە فۆلکلۆریە کوردیەکان کە ئەمانە بێگومان ئەکرێ کە ئێمە وەکو هەموو وڵاتانی تر جیل لە دوای جیلنەوە لە دوایینەوە بە مناڵانی خۆمان بە مێر مناڵانی خۆمان بە جیلی داهاتی خۆمانی ئاشنا بکەین. بۆیە لەسەر ئەوە کە من با بڵێن ئەزمونیەکم هەبوو لە نووسینەوەی مێژوو بۆ مناڵان ئەمە لەسەر پێشنیاری بەڕێز ئامادەکاری فیستیڤاڵی نەتەوەی شوناس لە ڕۆژهەڵاتی کوردستان و شاری کامێران مامۆستا جەباری شافعی زادە بوو کە بەڕێزیان هەم لێکۆڵەر و ڕەخنەگرێکی ئەدەبی مناڵانن و نووسەرێکی زۆر باش و خاوەنی خەڵاتی نێودەوڵەتین پێشنیاری کرد کە من یەکێک لە ئەفسانەکان هەڵبژێرم و بەشداری ئەو فیستیڤاڵی پێ بکەم. منیش زۆر دڵم پێخۆش بوو بە حکمیەوە کە ئەزمونیشم هەبوو لە نووسینەوەی مێژوو بۆ مناڵانە. ئەفسانەی مەموزینم هەڵبژارد کە ئەحمەدی خانی شاعیری کلاسیکی کورد ئەحمەدی خانی شاکاری مەموزینی نووسیوە. بۆچی مەموزینە هەڵبژارد؟ بەڵێ هەڵبژاردننی مەموزین دوو هۆکاری هەبوو. یەکەم ئەوەی یەکەمین کتێب کە بۆ مناڵان نووسرا بێت لە مێژووی کووردا کتێبی نەوبەهارە بچووکانە کە ئەحمەدی خانی لە سەدەکانی ڕابردووە نووسیوێتی کە فەرهەنگۆکێکە بۆ مناڵان و هەم ئەوەی ئەفسانەی مەموزین جیا لەوەی کە تراژی یعنی عشقێکی تراژیدیە پەیامەکانی پشت مەموزین زۆر لەوە گەورەترە. پەیامی نەتەوەییە، پەیامی نیشتیمان پەروەریە، پەیامی یەکگرتووی تاکی کووردە و پەیامی با بڵین بۆ من ئەوەی کە زۆر گرنگ بوو خاڵێکتیایە ناسینەوەی باش لە خراپ بۆ لەلایەن مناڵان و مێر مناڵانەوە کە لە با بڵین ئەفسانەی مەموزینە کەسێکەیە بە ناوی بەکر ئەمە ئەبێتە هۆی تێکدانی پەیوەندیەکەی مەموزین. ئەمەوە کاکە ئێمە دوژمنەکانی خۆمان بناسین بزانین کێیە و بە هوشیاریەوە و پەیامی وەفاداری یعنی یەک دنیا پەیامی تایە بریا لێکۆڵەراوان و توێژەرانی کورد لەسەر ئەم ئەفسانە جوانانەی کورد توێژینەوەیانە کرد کە چەندین پەیامی گرنگی تایە لە
ئەفسانەی مەموزینە بۆیە منیش مەموزینم هەڵبژارد و ناردم بۆ فێستیڤاڵی نەتەوەیی شوناس تایبەت بە ئەدەبی مناڵان کە ماوەی 5 ساڵە بەردەوامە ئەم فێستیڤاڵە لە شاری کامێران و بە ئامادەبوونی بەڕێز ئامادەکار مامۆستا جەباری شافعی زادە و دەلێ کۆڵەری نێودەوڵەتی کە خاوەنی خەڵاتی نێودەوڵەتین خەڵاتی یەکەمیاندا بە ئەفسانەی مەموزین دەستەکانت خۆش بێت. چیرۆکی منداڵان زۆرە و نامیلکە و کتێبی منداڵان زۆرە، بەڵام ئەکرێ بڵێن کارکردن لەسەر ئەم ڕێچکەیە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە منداڵانیش بتوانن لەم هەموو بابەتە جوانانەی کە لە نێو کووردا بووە ئەوانیش بتوان زانیاریان هەوێت، بەڵام بە پەیامێکی سادەتر بە وشەی سادەتر ئەوان بتوانن لی تێبگەن و هەندێک جاوەکو ئامۆژگاریەکی ژوە بە مناڵەکان. دەستخۆش بەڵێ با بڵین بە پێچەوانی ئەوەی کە خەڵک وا تێگا مناڵ لە هیچ تێناگا بە پێچەوانەوە ئێمە ئەتوانین سەرجەم بابەتە قورسەکان ئەوانی کە پێمان وایە قورسە هەم بابەتی سیاسی بابەتی فەلسەفی بابەتی ئەفسانە بابەتی تەنز ئەتوانین ئێمە بهێنینە ناو دنیای مناڵەوە، یعنی ئەتوانین مناڵی پێ ئاشنا بکەین، بەڵام کەوتۆتەوە سەر ئەو نووسەرەی کە سەرقاڵی ئەمەیە با ئیتر ئێمە وەکو ئەدەبی مناڵانی کورد لە کوردستانە لەوە دەرچین کە هەر شعرێکی سادە و چیرۆکێکی سادە بۆ مناڵانی خۆمان بنووسینەوە مناڵانی خۆمان بە کەمتر ببینین یا خودەوە تێگەیشتنی ئێمەیە کە مناڵان لەوە تێناگا. من هەر ئێستا بۆ خۆم چەند پرۆژەیەکم بەدەستەوەی نووسینەوەی کتێبێکی فەلسەفی بۆ مناڵان بەوەکۆی کە بەڕێز زووتر بە زمانێکی سادە و هەم هەندێک وشەشی تیا بێ مناڵ پێی ئاشنا بێ. مناڵانی ئێستا زۆر زیرەکەنی ئەنی ئێمە واتێبووین بە دڵنیایەوە وریان بە حکمی تەکنۆلۆژیا و سەردەمەکەیان لەوەچێ زۆر لە ئێمە هەر بە دڵنیاییشەوە زۆر لە ئێمە زیرەکترن و وریاترن تێ ئەگەن لە بابەتەکان، بۆیە ئیتر نابێ مناڵانی کورد هەر ئەوەندە شتی سادە بخرێتە بەردەستیان و تااقەتی خوێندنەوەیان نەبێت. بەس لە شتی سادە چییە؟ هەر ئەو چیرۆکانی کە ئێمە بیستوشمانەوە ئێستا مناڵانە ئەوانەی کە لە ڕابردووە هەبووە زیاتر چیرۆکی پەروەردەی پاک و خاوێن بەدەست بشۆی سە مناڵ لەوە دەرچووە مناڵەکە پاک و خاوێن نەبوو نەخۆشکە و مناڵەکە ڕۆشتە دەرەوە بە قسەدێکی باوکی نەکەون بوو. کەواتە ئەم جۆرانە ئیتر باز نەکرێت، ئیتر باز بکرێ، بەڵام یعنی هەر نابێ ئێمە سەرنجمان بەس لەسەر ئەم جیاوازەکانی مناڵەکان بە دڵنیاییەوە لە ڕابردووە با بڵێن هوشیاری کەم بووە ئەو هەمووی نەخۆشی و ڤایرۆس وەرەوە ئێستاژەی، بەڵام ئێستا خەڵک بە ئاگاترە دایک و باوک وشیاترە با بڵێن ئامرازەکانی پاک و خاوێنی و ئەمانە هەمووی بەردەستە و خەڵک وشیارترە مناڵیش بۆ خۆی وشیار، ینی مناڵێک لە ئێستا باوەڕ ناکەم زۆر پێویستی بەوە بێ کە پێ بڵێ بڕۆ دەستە خاوێن کە نینۆکەکانە بکە ئەمانە ینی تۆزێ ینی کاڵ بوونەتەوە. ئێمە ئەبێ بابەتی فەلسەفی بێنینە ناو دنیای مناڵەوە، بابەتی تەنانەت سیاست بێنینە، بەڵام بە زمانی مناڵ بە فەرهەنگی مناڵ بە وشەی مناڵ. من تەنانەت لە کتێبی ستێک تیشکی خۆری کوردستانە کە مێژوویەکی سەرکردەکانی کوردە هەمووی پڕە لە شەڕ و شۆڕ و با بڵێن ئەو بابەتانە، بەڵام من هاتووم لایەنە جوانەکەی ئەوانم زەق کردوێتەوە بە هیچ جۆرێ نابێت توندوتیژی و زمانی بازاڕی و ئایدۆلۆژیا بەسەر مناڵان. ڕەنگەیەکی لە بینەرەکانمان بڵێ ئێمە تااقەتمانە سیاست و لە شەڕ و لە جەنگ و لە هەموو ئەم شتانە چووە چ پێویستەکە مناڵەکان فێریەوە؟ بەڵێ پێویستەکە لەبەرەوەی ئێمە بمانێ و نەمانەوێت ژیان بۆ خۆی پڕە لەو بابەتانە، یعنی ناکرێت من مناڵێک بخەڵەتیانم بڵێم وەڵا دنیا زۆر هەمووی ئیتر پەمەیە و هیچ شتێنێ وی بینێ ئەی بینێ ئەو یعنی ئەمە ناکاتە خەڵاتاندنی مناڵ و ئێمەی گەورەش ئەگەر خۆمانی لێلاین هەر لە شوێنێکە تووشی ئەبینەوە. مەبەستم لەوە نیە سیاست بێت سیلاحی هەڵگیری و ئەمە ئەوە بکات، بەبەستم لە ئەوەیە کە مناڵ ئەتوانێت قبول و هەزمی ئەم بابەتانە بکات، بەڵام بە شێوازی سادە بە زمانی سادە و بە شێوازێک بە فەرهەنگی مناڵ و بە وشەسازی مناڵ. هەڵبەتە چیرۆکی مناڵ و بابەتی مناڵ زۆر جیاوازە لە بابەتێک بۆ گەورە و تایبەتمەندی خۆی هەیە و ئەکەوێتەوە سەر ئەو نووسەری کە دەست ئەبا بۆ ئەو بابەتە و تەنانەت بابەتی تەنز، یعنی بۆ ئێمە هەر مناڵەکەمانەوەنە بێتاقەتکەن بەوەی دەست بشۆ و پاک و خایەن بۆ عاقڵ ومانە بۆ خۆی گرنگن بابەتی پەروەردەین و ئەرکی دایک و باوکە خێزانە ئەمە بکە و لە پاڵیشە ئەرکی ئەدەب و پەروەردەی، بەڵام بابەتی تەنز باوەڕکە یعنی مناڵەوەی حەز لە چیرۆکی تەنزەوە لە پاڵیا ئەتوانی پەیامە پەروەردەی و پەیامە گرنگەکەی خۆش بگەێنی، بەڵام بە شێوەیەکی تەنز، یعنی تۆ چیرۆکێکی پێکەنین ئامێز بۆ مناڵەکە و بگێڕەوە. من خۆم ئەزمونم کردو ئەزانم بۆ مناڵەکانی خۆم بزانە چەند زیاتر وەریەگرێ لەوەی کە تۆ بیخەیتە ناو خەمێکەوە و ورچەکە گریا و لەویا گیری خوارد و ینی پێویستمان بەم بابەتانەیە. بابەتی سەردەم من و دنیا ئەزمونی کردو ئێمەش ئەبێ پێیاتێ پاش. کەواتە ئەتوانین بڵێن لە ئێستا بەهۆی بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا بە تایبەتی سۆشیال میدیا کە ئێستا هەر مناڵێکی بچووک ئەبینێ
ئەبینین لەوەی کە سوۆشیال میدیا بەتایبەتی ئەو ڤیدیۆیانەی کە لە هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە یوتیوب ئەیبینێت ئەکرێ بڵێن ئەم بابەتانە لە ڕێگەی هونەرەوە بە مناڵ ئاشنا بکرێت لە جیاتی ئەوەی کە داینشە سەیری ڤیدیۆ بکات لە وڵاتێکی دیکە کە لەجا شەڕانگێزیەکەشی تێدایە دابنیشێت بابەتێکی مناڵانە بێت بەڵام تایبەت کرابێت بەخۆی و بتوانێت سوودیشی لێوەربگرێت دەستخۆش تایبەت کرابی بە کۆمەڵگەی کوردی یعنی سەیری وڵاتانی ترکە سەرکردەکانی خۆیانەکەن بە ئەنیمەیشن هیچ پیان عیبنی ئەیکەن کارتۆنی کاریکاتێر دەم خۆش سپاس بۆ ئەوە ئەیکەن بە کاریکاتێر بۆ ئەوەی خۆشیان بێ یعنی باوەڕکە من کە کتێبی 21 تیشکی خۆری کوردستان نووسی یعنی تۆزێ ترسم هەبوو لەوەی سەرکردە کوردیەکان تۆزێ ئاوا بۆ شێوازە دروست بکرێ بەڵام خۆشبەختانە کە لە دەرەوەی وڵات لە ئەوروپا و لە سەرجەم وڵاتانی ئەوروپا یەکسەر بڵاو کرایەوانێ و چاپ کراوە یعنی هەستەکەم خەڵکی ئێمەش ئێستا ئامادەسازی هەیە بۆ ئەوەی کە ئێمە سەرکردەکانی خۆمان مێژووی خۆمان هونەری خۆمان بە دڵنیاییەوە کەسانی بەناوبانگی خۆمان شاعیرانی کلاسیکی خۆمان بکەینە فیلم بکەینە ئەنیمەیشن هەتاکەی مناڵی ئێمە دانیشێ بە دیاری یوتیوبی دەرەوەی خۆی و دوایش گلەی لێ بکەین ئینتیمای بۆ وڵات و یەک دنیا گلەی بخەینە سەر خۆمان چیمان کردو لەو بارەیەوە بەڵێ زۆر گرنگە و هیوادارم لە ئایندە ئەم بابەتە کوردیانە بکرێن بە ئەنیمەیشن دەستگایەکی وا هەبێ بکرێت بە فیلم بۆ مناڵان دڵنیابن کە ئەیهێنێ بابەتەکان کە بکرێن بە فیلم و ئەوانە و گرنگیشە لە ئێستا مناڵانی ئێمە ئیتر ئەوەنا نەچنە ناو بابەتی بێگانەی و لە دوجارە ئێمە شەرگلەیان لێ بکەین و بابەتەکانی خۆمان بکرێن بە بابەتی خاتو پەیام دوای شاعرانی کلاسیکی کورد پلانت چییە؟ دوای شاعرانی کلاسیکی کورد لە دوای ئەوەی کە ئەفسانەی مەموزین خەڵاتی یەکەمی بەدەستێناو یەکەمین ئیشم بوو سەرقاڵی کۆکردنەوەی ئەفسانە فۆلکلۆریە کوردیەکانم لە ئێستاە بۆ ئەوی وەریان بگێڕمە سەر زمانی مناڵان وەڵاهی کۆم کردو نەتەوانێت چونکە ئێمە ئەفسانەی فۆلکلۆری کوردیمان زۆرە قەڵای دمدمە هەژدیهای حوسەر ئەمانەمان هەمووی بیستووە شیرین و فەرهاد با بڵێن شتی ترمان زۆرە کۆم کردوتەوانێ دوانزە سوارەی مەریوانە ئەوانەی کە لە خەیاڵم بن ئەمانە هەن زۆریشن کۆیان ئەەکەمەوانی و بۆ مناڵان و مێر مناڵان جارێکی کە دای ئەڕێژمەوانی و چاپی ئەەکەم لە ئایندەیە و پرۆژەی کتێبێکی فەلسەفیشم بەدەستەوەی ئێستا سەرقاڵی ئەوەشم بزنامێ تایبەتە بە مناڵ و مێر مناڵان نامێ پەلی لێ بکەم بۆ ئەوی کە بابەتێک بێ کە مناڵ پێی هەزم بکرێت باشە بۆ فەلسەفی بابەتی فەلسەفیش گرنگە بۆ مناڵانی ینی مناڵانی ئێمە بۆ نمونە بابەتی فەلسەفی چییە بۆ نمونە هەموو مناڵێک لێو بیسۆڵێ خوا لەکوێیە بۆ ئاسمان شینە من لەکوێوە لە دایک من بۆ چی لە ئەمانە هەموو بابەتی فەلسەفی من پرسیاری فەلسەفی قوڵ ینی وەڵامی ئەم شتانە لەو کتێبەیە وەڵامەکان بە شێوازێک لە شێوازەکان من ناچم ئەوەی کە وەڵامی ڕێکی بدەمە وە ئەکە مناڵەکە بیر بکاتەوە خۆی هەر پەیامی فەلسەفە ئەوەیە کە تۆ وا بکەی ئەو کەسە بیر بکاتەوە یعنی خەیاڵاتی بور و ژێنی مێشکی بور و ژێنی لەبەرەوەی کە پرسیار بکەوە بە دوای پرسیارەکان بچێ نەوەک تەڵقینی بی لەسەر بابەتێک یعنی ئێمە مناڵی داماوی کورد هەموویڵێ وەڵاوە دۆزیمانی تەتەوە لە پەنایی فلان شوێن و لە خەستەخانە هەڵمان گرتیتەوە یعنی گرنگە کە ئەم بابەتانە مناڵان بە زانستی بیزانن و خۆشیان بیر بکەنەوە بە دوای بچن مناڵانی ئێستاوەکو باسمان کە مناڵانێکی زیرەکن خۆیان هەر ئەوەنەی کە پرسیاریان نادروستکە بە دوایە زۆر باشە لەم کتێبانەی کە بە شێوازێکی جیاوازی بۆ مناڵەکانی نووسی تا چەند هەوڵ ئەدەی وێنەشی تیابێت تابلۆ تیابێت لەبەرەوەی دنیای مناڵ جیاوازتر کە هەندێک جار لەوانەیە لە نووسینەکە تێنەگات و سەرنجی ڕانەکەشێت بەڵام تابلۆیەک وێنەیەک تیا زیاتر سەرنجی ڕابکێشێت خۆشەویستری بکا بۆی کە بیخوێنێتەوە دەستخۆش بە دڵنیاییەوە وێنە یەکێکە لە هەرە گرنگترین بابەتەکان لە ناو چیرۆکاوە لە ناو بابەتی ئەدەبیاتی مناڵانە چونکە هەر بە پێی قۆناغەکانی تەمەن مناڵێکە لە دایەنگە و ڕەوزەیە کەمتر ئەتوانێت بخوێنێتەوە ئەبێ زۆرترین وێنەی پیشان بدرێ لە ڕێی وێنەکەەوە ئیتر خۆی تێ ئەگاوە ئێمە بابەتێکمان هەیە ئێستا پێڵێن کۆمیک لەو بابەتەیە کەمترین وێنە با بڵێن کەمترین وشە و زیاترین وێنە لە ڕێی وێنەکەەوە مناڵ ئاسانتر ئەتوانێت و بە تایبەتیش ئێستا کە دایک و باوکەکان سەرقاڵن ئێمە توانین کتێبێک بۆ مناڵەکان بکڕین لە ڕێی وێنەکەەوە خۆیان تێبگەن بەڵام ئەوەی جێی داخە لە کوردستانی ئێمەیە بە تایبەتی کوردستانی باشوور دیزاینەرێک یان وێنەکێشێکی تایبەت بە مناڵان مانیە ینی من بۆ خۆم ئەمەنە تووشی کێشا بم لەوەی کە دیزاینەری گەورەیە من ئەبێ خۆم ببم بە دیزاینەر پێ بڵێم واب کە وامەکە کامە ئیشی من نییە بۆیە زۆر ماندووتەکە هەتا ئێستا ئێمە دیزاینەرێکی تایبەت بە مناڵمان نییە وێنەی تایبەت بە مناڵەکان بکێشێ داهێنانی خۆی تیا بکە ینی ئێمەی نووسەر ماندوو نەبین هیوادارم لە ئایندە ئەمانە هەبن بۆیە زۆر گرنگە دەستی تۆ خۆ
خۆش بێ بۆ پرسیارەکە و زۆر خاڵێکی گرنگە کەواکە زیاتر لە نووسینەکە تێگەیشتن مناڵ لە وێنەکان تێبگەن دەسێ خۆش بێت مناڵ لە چیرۆکە حەز بە بوونی پاڵەوانەکە یان حەز بە کۆتاییەکی خۆشەکە لە چیرۆکە ئەفسانەیەکانیشە بە هەمان شێوە ئەو پاڵەوانە بوونی هەیە یان ئەو کۆتاییە دڵخۆشکەرە بوونی هەیە بۆ ئەو منداڵە بە دڵنیاییەوە خۆی یەکێک لە خاڵەکان بۆ چیرۆک بۆ مناڵان ئەبێ هەمیشە کۆتاییەکی ئەرێنی هەبێ بەڵام من لە چیرۆکی ئەفسانەی مەموزینە پرسیارم بەجێشتە بۆی لە مناڵەکە خۆی بیر بکاتەوە وەڵام چییە لە لای ئەو بەدوایە بگەڕێ حەزەکەم دایمەن مناڵ خۆی بەدوای بابەتەکانە بچێ بەڵام لە چیرۆکەکانی ڕابردوومە هەمیشە چیرۆکەکان با بڵێن بابەتی پەروەردەیی بوون هەر کتێبەکەم بە ناوی پەروەردەکردن لە ڕێگەی چیرۆکەوە وام کردووە هەر یەکسەر وەڵامی پرسیاری مناڵەکەشم داوەتەوە لە ڕێی ئەوەی کە پەروەردەکردن چۆنە بەڵام هەمیشە ئەو چیرۆکانە کە کارکتەرەکانیان پاڵەوانن مناڵەکەش خۆی ئەخاتە شوێنی پاڵەوانەکە مناڵەکە زیاتر پێی خۆشە ئیتر زیاتریش لە ڕێی ئاژەڵەکانەوە مناڵ حەزی لێ ڕۆڵی ورچەکە ببینێ شێرەکە ببینێ خۆی قارەمانی شوێنی پاڵەوانەکان بەڵێ بە دڵنیاییەوە خۆی بخاتە شوێنی ئەمە زیاتریش ئەگای عنی بۆ ئەو دایک و باوکانی کە بیانەوێ بەهایەک لە مناڵەکانیانە بچێنن ئەتوان بەدوای ئەو چیرۆکانە بڕۆن کە پاڵەوانەکانیان پاڵەوانێکی ئەرێنیە و ئەتوانێت مناڵەکە بخاتە هەر ناوی کارکتەرەکە بنێ بە ناوی مناڵەکەی خۆیەوە زۆر ئاسانتر پەیامەکەی ئەگا لە ئامۆژگاری و نەسیحەت بەڵێ دیاری کراوە بۆ تەمەنیەکە یان لە کتێبەکان تا لە چیرۆکە ئەفسانەیەکانە کە وەری ئەگەڕێتە سەر زمانی منداڵ دیاریەکەی کە ئەم چیرۆکە یان ئەم کتێبە بەگشتی بۆ تەمەنیەکە بەڵێ بە دڵنیاییەوە هەر بۆ چیرۆکی ئەفسانەی مەموزین دیاریم کردووە کە بۆ سەر و 12 ساڵە یعنی بۆ مێر مناڵ و نەوجەوان و لاوانە بەڵێ تەمەن دیاریکردنی قۆناغی تەمە زۆر گرنگەوە لەو هەندێ مناڵ هەیە یعنی ئاستی بەرزترە یعنی ئەگەر بۆ نمونە مناڵێکی بچووک بێت لەوا چێلە و چیرۆکانە تێبگا زیاتر تێبگا و بەڵام بەگشتی بۆ مناڵان ئەبێ قۆناغبەندی هەبێ بە پێی قۆناغی تەمەنی مناڵەکە چیرۆکەکان دابنەی بۆ قۆناغی دایانگە و باخچەی مناڵان ئەمانە زیاتر وێنە بەکاربێنی بۆ قۆناغەکانی دواتر ڕستەی زیاتر و وێنەکان با بڵێن وێنەکان بچووکترەکەیتەوە بۆ قۆناغی لاوان و مێر مناڵان و ئەمانە ئیتر ئەتوانیت هەم وێنەکە و هەم با بڵێن داستانەکان دابڕێژی و چیرۆکەکان دابڕێژیتەوە بەڵێ قۆناغبەندی لە ناو چیرۆک کتێبەکانە زۆر گرنگە وای سەرکەوتن بۆ خوازنی وادارین بەردەوام بی لەو کارە جوانانە دەست خۆش بێ زۆر سپاس سپاس بۆ ئێوە دەستی ئێوەش خۆش بێ